دەنگ باشە ئەم کاتتان باش هیوادارم هەموو کاتێکتان خۆشی و شادی بێ هاوڕێیان دەست بە لایفێکی جیاوازتر دەکەین هیوادارم دەنگ و ڕەنگ هەموو شتێک باش بێ ئەو هاوڕێیانەی لەسەر خەتن تکای شتێکم بۆ بنووسن تاوەکو لە ماوەیەکی زۆر کووردا دەست بە پەخشەکەمان بکەین ئەمڕۆکە لەسەر چ قسە دەکەین لەسەر کۆمەڵی بابەت قسە دەکەین بەڵام لە هەمویان گرنگتر سووریایە و لەوێدا گۆڕانکاری سەیر و سەمەرە ڕوئەدەن سووریا یەکێکە لە کێشە گرنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوڕێیان سڵاو بۆ ئێوەش بەخێر بێن هەر بژین زۆر زۆر سوپاس تکایە ئەگەر دەنگم باشە بۆم بنووسن کێشەیەکی دەنگ نیەوە نییە تاوەکو دەست بە پەخشەکەمان بکەین هەر بەخێر بێن سەر هەردوو چاوم بەخێر بێن سەر چاوم دەنگ عیبی نییە زۆر زۆر سوپاس کە دەنگ عیبی نەبێ ڕەنگیش عیبی نابێ هەر بژین کاکە زۆر زۆر بەخێر بن سەر هەردوو چاوم تکاتان لێ یەکەم هەوڵ بدەن ئەو بەرنامەیە شێر بکەن تاوەکو ژمارەیەکی زۆرتر لە دۆستان ئاگاداری بن کە بزانین جا یەک لە کێشەکان ئەوەیە ناتوانم ئەو جەڕەسەی باش زۆر چاکە هاوڕێن بەخێر بن سەر هەردوو چاوم بەخێر بن سەر هەردوو چاومان دەست پێ دەکەین ئێستاکە هاوڕێن ئەمڕۆکە لەسەر کۆمەڵێک بابەت قسە دەکەین لەوانە سووریا کە بابەتە گرنگەکە دەبێ و هەروەها لەسەر تورکیا و ئێران و حیزبوڵڵاه ئیتر هەندێک قسە دەکەین لەوێشەوە هەندێک گۆڕانکاری پێشکەوتنی زۆر زۆر گەورە هەنا بەڵام لەسەر تورکیا بەتایبەتتر هەندێک بابەتمان هەیە کە پەیوەندیان بە ئیسرائیلەوە هەیە لە هەمان کاتدا عێراق و ئەمریکا لە ئایندەدا ئیتر چیمان پێ دەڵێن لە ئایندەدا عێراق چاوەڕێی چی دەکا بەتایبەتیش حکوومەتی عێراق ئەم پەخشە لەسەر فێسبووکیش بەردەوام دەکا بەڵام بۆ تەدبیر وەرگرتن تکایە لە ئێستاوە پێتان دەڵێم فێسبووکی من بەردەوام ئەوەی لەسرە بەردەوام سزای لەسرە و لایفەکانم لە پڕەوە دەپچڕێنێ تکایە هەوڵ بدەن وەرنە سەر کەناڵی یوتوب لەوێەوە تەماشا بکەن بۆ ئەوەی هیچ کێشەیەکتان بۆ ساز نەبێ و لە نیوەی بەرنامەکەدا دانەبڕێن هەروەکو دەزانن ئیتر سووریا ساڵێکی تێپەڕان بەسەر ڕووخانی ڕژێمی ئەسەد کە ئیسلامیەکان ناوێکیان بۆ دۆزیوەتەوە ئەویش ناوی ڕژێمی کەمایەتیە عەلەویەکان کە ئەمە خۆی لە خۆیدا ناحەقێکی زۆر زۆر گەورەیە بەرامبەر بە عەلەویەکان دەکرێت لە هەمان کاتدا ئەو چەمکە کە وڵاتانی خۆرئاوا و کوردەکانیش بەبێ ئاگایی زۆر زۆر بەکاری دێنن چەمکێکی زۆر زۆر خراپە و چەمکێکی زۆر زۆر سەقەتە ئەو چەمکە لە شوێنێک دێ لەو سەردەمەدادێت لە سەرەتای هەشتاکاندا ئیتر کاتێک ئیخوان المسلمین بە ئیتر ڕێنمایی تورکیاوە یانیش بە هاندانی تورکیاوە خۆی قایم دەکرد لە سووریا کودەتایەک بکات بەسەر بەشار ئەسەددا ئیتر بەشار ئەسەدیش بە تایبەتی لە شاری حەما هەر هەمویانی قەتل و عام کرد ئەو کاتە ئەوان ئیتر بەر لەوە ناوێکیان دۆزی بۆ ڕژێمی کەمایەتیەکانی عەلەوی نوسەیبیەکان ئیتر ئەمە خۆی لە خۆیدا هەروەکو باسم کرد چەمکێکی ئەیدۆلۆژیە یعنی بۆ ئەوەی دژایەتی ڕژێمەکە بکرێ و بۆ ئەوەی خەڵکی موسڵمان مۆتیڤە بکرێ لە بەرامبەر ئەو ڕژێمەدا ئیتر ئەو ناویان بۆ دۆزینەوە بەڵام تەماشا دەکەین لەو سەردەمەدا و دواییش کە لە دواییدا من بەخۆم لە سووریا گەڕا ئیتر تەماشا دەکەی ناوچەی عەلەویەکان ناوچەی هەری هەژار بوون لە سەردەمی ئەسەددا
97 98 یعنی زۆربەی زوریان خەریکی جوتیاری بوون ئیتر لەسەر دار زەیتونێک لەسەر باخچێک دەژیان زەویەکانیان ئاو دەدا ئیتر بەو شێوەیە بەڕاستی ئێمە ناوچەی عەلەویەکانمان نەبینی کە سەرمایەی سووریا لە ناودا بگەڕێ و ئیتر سینەما و کولتور و خیابان و شەقام و بینایەی بەرز و ئەم جۆرە شتانە لەکوێ هەبوون زیاتر یەک لە دیمەشق دوو لە حەلەب باشە حەلەب کوێیە حەلەب شارێکی ناوەندی سونیەکانە زۆرینەی سونیەنە وا دیارە خەڵکی ئەرمەنی و کریسیانیشی تێدا دەژین کوردیشی تێدا دەژین ئەمە ڕاستە بەڵام سونیەکان هەر لەو کاتیەوە هەتاوەکو ئێستاش بە پایتەختی خۆیان دەزانن هەر لە بۆ هەندێک کاتێک ڕژێمی ئەسەد ڕووخا تورکیا لە سەر قەڵای حەلەب ئاڵای تورکیای هەڵدا وە گوتیان لێرەدا ئومەت نیشتیمانی ئومەت دەست پێ دەکات ئیتر ئەمە غەدرێکی زۆر گەورەیە لە عەلەویان دەکرێت لە هەمان کاتدا بەکارهێنانی ئەو چەمکە خزمەت بەو ئایدۆلۆژیایە دەکات کە عەلەویەکان وەک موسڵمان نابینی وەک لادەریان دەبینێ و بەردەوام دەیەوێ لێیان بدە ئیتر ئەمە زۆر گرنگە هاوڕێیان لە سووریادا بەڕاستی یعنی وەکوتم ساڵێک تێپەڕی بەسەر ڕووخانی ڕژێمی ئەسەددا تەماشا دەکەین ئیتر هیچ گۆڕانکاریەکی پۆزتیف نابین هەتاوەکو دەچێ ئیتر تائیفە گەرایی ئاین گەرایی لە لووتکەدایە وە کەسانێک کە وەکو ئەوان بیر ناکەنەوە وەکو ئەوان جل ناپۆشن وەکو ئەوان ناجوولێنەوە هەر هەمویان ئیتر بە وەبەر نەفرەت دەدەن بەڵام لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئەم سووریایە ئیتر وەکو بڵێ ئیتر هێلکەیەکی سپیکراوە خۆر ئاوا بەو چاوە تەماشای دەکا و هەر کەسێک بەرنامەی تایبەت بەخۆی هەیە ڕژێمێک لەسەر دەسەڵاتە لە ئەمریکا ئەو ڕژێمە نە پرەنسیپی هەیە نە ئەخلاقی هەیە و نە بەرژەوەندی درێژخایەنی ئەمریکا و خۆر ئاواشی هەیە کە بە خۆی ناوچی خۆر ئاوایە بەڵام هیچ بەرژەوەندێکی ئەوەش لە ئارادا نامینێ هەروەکو لە بەرنامەی پێشودا لەسەر استراتیژی 2025 دۆناڵد ترامپ قسەم کرد و استراتیژیەکەم بە پوختە پێشکەشکردن ئیتر زۆر بەڕێک و پێچی هەموو وەکو خۆی دانا بەڵام بە پوختە کە وابزانم 33 لاپەڕەیە بەگشتی ئیتر لەوێدا باسم کرد کە لە استراتیژیەکەدا زۆر جاهیلانە نووسراوە بە ئاشکرا ئەڵێ ئیتر پرەنسیپەکانی دیموکراسی و مافی مرۆڤ لە بۆ ئێمە گرنگترین ئەو ڕژێمانە دەبێ وەکو خۆیان بناسین وەکو خۆشیان مامەڵەیان لەگەڵدا بکەین ئیتر ئەمە استراتیژی ئێستای دۆناڵد ترامپە و ئەمە ئەگەر چی پێشتر لە سووریادا تا ڕادەیەک لە ڕووی کردداریەوە ئەم جۆرە شتانە کراون یعنی مامەڵەکردن لەگەڵ ئەوەی هەیە وەکو خۆی بەڵام یعنی زۆر لە هەموو شوێنێکدا گرنگی بە مافی مرۆڤ و دیموکراسی شتیوە نەدراوە باسکراوە بەڵام گرنگی پێ نەدراوە لە کرداردا بەڵام ئەم جارە بە ئاشکرا ئەڵێ گرنگی پێ نادەین بە ئاشکرا ئەڵێ ئەمانە هیچ نین بە ئاشکرا ئەڵێ ئیتر ئێمە بەو شێوەیە مامەڵە ناکەین ئەو ڕژێمانەی هەنە وەکو خۆیان قبولیان دەکەین وەلەناو ئەمانەدا ئیسلامی سیاسی هەیە لەلایەک دۆناڵد ترامپ بە گوشاری ئیسرائیل و بە گوشاری لە ڕێگای لۆبی ئیماراتەوە تەماشا دەکەین گوشارێکی زۆر گەورەی لەسەر ئیخوان المسلمینانەیە ئیخوان مسلمین لە جیهاندا ئیتر بەڕێکخراوێکی تیرۆریست ناسێنراوە لە تەنانەت لە ئەمریکاش ئەنجومەنی ئیسلامیە هەبوو کە ئەنجومەنە ناوەندەکانی لە فلۆریدا و تەکساس بوون هەردووچیان ئیتر خرانە ناو ئەو لیستەیە یعنی هەردوو ڕێکخراو بە تیۆریست ناسێنران و دەبێت دەست بەسەر سەروەت و سامانەکانیان بگیرێ و ئەو پارەیە کە ئەوان دەینێرن و ئەوان وەری دەگرن دەبێت بخرێتە ژێر کۆنتڕۆڵ و چاودێریەوە بەڵام هەتاوەکو ئێستا دیارنێت چی لە قەتاڵ دەکەن و هەتاوەکو ئێستا وەڵامی ئەو پرسیارە نادەنەوە ئایا ئەحمەد شەرع قوتابی ئەبوو بەکر ئەلبەغدادی نەبوو ئایا ئەبوو بەکر ئەلبەغدادی قوتابیەکی ئیخوان المسلمین نەبوو بەڵێ ئەمانە چ لێ دەکەن ئایا چی لە ئۆردنی دۆستت دەکەی کە ئیخوان مسلمین لەوێدا حیزبی یەکەمی ڕەکەبەرە لەوێدا لە پەرلەماندا وجودێکی بەهێزی هەیە چی لە مەغرب
دەکەی زۆر وڵاتی دیکە ئیتر بەڵام لە هەمووی گرنگتر کە تۆ قەتەر وەکو متفقی ناناتۆیی دەزانی ناتۆی ناناتۆیی دەزانی تورکیا بە متفقی ناتۆیی دەزانی ئایا ئەمانە چ لێ دەکەی ئەمیان هەتاوەکو ئێستا دیار نییە و لە هەمووشی گرنگتر ئێستاکە تەماشا دەکەین گفتوگۆ دەکرێت بۆ ئەوەی کۆنگرس کۆبوونەوە بکە سزای یاسای قەیسەر بە تەواوەتی هەڵگرێت ئیتر بە تەواوەتی هەڵگرێت لێرەدا ئیتر هیچ ئەمەیان بە هیچ شەرت و مەرجێک نەبەستێتەوە پرسیارە سەرەکیەکە ئەوەیە کە ئایا ئەو بەڵێنانەی کە ئەحمەد شەرع دەیدا پابند بە بەڵێنانە و بەڵێنەکانی تر دەمێنێتەوە واتە میانڕەوی و هێناندنەدی سەقامگیری و یەکگرتنەوەی لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا یان دەگەڕێتەوە بۆ ڕەفتارەکانی ڕابردووی هەرچەندە هەڵوەشانەوەی سزاکان بە مەرجەوە نەبەستراونەتەوە وەکوتمیانی هیچ مەرجێک نییە بەڵام وڵایەت یەکگرتوەکانی ئەمریکا بۆ فریودانی کۆنگرس لە ڕاستیدا 6 بڕگەی سەرەکی هێشتونەتەوە کە کاریگەریەکانی گوایە دەپارێزن ئەم بڕگانە دڵنیایی دەدەن کە واشنگتۆن هێشتا ئامرازی بەدەستەوەیە ئەگەر هاتوو سووریا نەتوانێت مەرجە داواکراوەکان جێبەجێ بکات ئەمەش بەو مانایە کە حکوومەت نوێیەکەی سووریا بە هەڵوەشانەوەی سزاکان دۆسیەیەکی پاک و بێگەرت وەرناگرێت بەڵام ئەمە لە سەردەمێکدا کە دۆناڵد ترامپ وەکووتمان لەسەر دەسەڵاتدارە ئەو دۆناڵد ترامپەش هیچ پرەنسیپێکی نییە یعنی هیچ بەرژەوەندێکی ئەمریکاشی لەلا نییە ئەوەی هەیەی بەتەنیا ئێمە چۆن بتوانین پارە قازانج بکەین لە ڕوانگەی پارەوە تەماشای دەکەن لە ڕوانگەی پارەوە زۆر کەس لەوانەیە پرسیار بکە بڵێ جاکوا لە سووریا پارە بەڵێ لە سووریا زۆر پارە هەیە خۆی لە خۆیدا ئەمانە چۆن بیر دەکەنەوە ئەمانە وای بیر دەکەنەوە هەتا وەکو تۆ هەڵوەشێنیەوە وێرانی بکەیت تێکی بدەی بیر سووتێنی پارە زیاترە چونکە دوای ئەوە هەندێک کەس هەنە ئاوەدانی دەکەنەوە مەسەلەن لە وەکو غەزە تەماشا بکە مەسەلەن ئەمریکا بەردەوام بە متفقەکەی خۆی دەوت غەزە بسووتێنە وێرانی بکە بەڵام پاشان دوای وێرانکردن دوای کۆتایی پێهێنان بە متفقە عەرەبی و ئیسلامیە ئیخوانیەکەی خۆی واتە قەتەری دەکەوت بڕۆ ئاوەدانی بکەوە و ئیتر قەتەر و کۆمپانیا ئەمریکیەکان لە ڕێگای قەتەر بچوون غەزیان ئاوەدان دەکردنەوە لە سووریاش بە هەمان شێوەیە سووریایە کە بە تەواوەتی وێران بووە هیچی لەسەر هیچ نەماوە لەوێدا پارەیەکی زۆر گەورە هەیە و لەوێدا نەوت و غازێکی زۆر گەورە هەیە ڕێگاوبانێکی زۆر گەورە هەیە ئینشاعاتێکی زۆر گەورە هەیە ئیتر ئەوان لەو چوارچێوەیەدا تەماشای دەکەن و لە بۆ ئەوان گرنگ نییە ڕەوشەکە بەرەو چێ دەسێ بەڵام ئێمە لە تەجروبەی داعشدا بینیمان کە پێش داعش گفتوگویەکی زۆر گەورە هەبوو لە ئەوروپا لە ناو دەستگا ئەمنیەکاندا و لە ناو دەستگا ڕۆشنبیری و کولتوریەکاندا لە ناو دەستگا ئەکادیمیەکاندا بەردەوام پێکدادانێک هەبوو لەگەڵ دەستگا ئیستیخباراتیەکاندا کە دەیانگوت کاکە گروپێک سەر هەڵادا لە ئەوروپا ئەو گروپە زۆر تندڕێە و کاریگەری خراپی لەسەر ئەوروپا دەبێ لە پارکەکاندا بەردەوام ئێواران کۆ دەبنەوە ئەو مناڵانەی کە لە مەکتەب سەرکەوتونین لە قوتابخانەکانیاندا ئەو مناڵانەی کە ناتوانن کارێکی شایستە بدۆزنەوە یانیش کار بکەن ئەو مناڵانەی کە لە ناو خێزان و بنەماڵەیەکی ڕێکوپێک پەروەردە ناکرێن و ئەو مناڵانەی کە کێشەی سایکۆلۆژیان هەیە ئەمانە دەبن لە کوچە و کۆڵانەکاندا لە پارکەکاندا لە سەر جادەکاندا ئەوانە فێری کاراتێ و جۆدۆ و تند و تیژی و تند و تیژی دژ بە نەتەوەکانی دیکە تند و تیژی دژ بەوانەی فلان خواردن دەخۆن و فلان خواردن ناخۆن فلان جلوبەرێک لەبەر دەکەن فلان جلوبەرێک لەبەر ناکەن ڕیش دێڕنەوە یان دەیتراشن ئەم جۆرە شتانە و ئیتر بەردەوام دەستگا ئەمنیەکاندا ئەوەی دەیگوت ئەوانە وەکو مەیمون بۆ خۆیان هەڵدەپەڕن کێشە نییە بۆ ئێمە یعنی پێیان وابوو کە ئەوانە لە ئایندەدا دەچن لە وڵاتێکی وەکو سووریا جیهاد دەکەن بەڵام بینیمان جیهادەکەیان بەتەنیا لە سووریا نەکرد بەڵکو لە ئەوروپاشدا ئیتر بە تایبەتی لە وڵاتێکی وەکو بەلجیکا لە فەڕەنسادا لە ئیسپانیادا تەقینەوەی زۆر گەورە ئەنجامدران
ژمارەیەکی زۆر خەڵک کوژران و ئەمە تەماشامان کرد ڕژێمێکی زۆر گەورەی زۆر مەترسیداری لە ئەوروپاش هێنا ئاراوە ڕژێمی دژ بە پەنابەران ڕژێمی ئیتر نادیموکراتیک ڕژێمی داخراو ڕژێمی ڕاستڕەو ئەمانەی هینانە ئاراوە و ئەمە وای کرد کە ئەو بنەمای ئەوروپای لەسەر دروست بووە ئەو بنەمایە لێک هەڵوەشێتەوە تێک بچێ ئەو بنەمای ئەوروپای لەسەر دروست بووە ئەو بنەمایە بوو کە هەموو خەڵک ئەو خەڵکانی کە لە ئەوروپا دەژین وەکو هاوڵاتی سیر بکرێن و ئیتر یەکەتی و ئەنتیگراسیۆن و ئاوێتەبوونێکی ئابووری و کولتوری دروست بکرێ و ئەوروپای پێ بەهێز بکرێ و بەڕاستیش ئەوروپا بۆ بەهێز بوو ئیتر لە ئەوروپادا تەماشامان کرد زەمینەی جەنگ نەما ئەو زەمینەی کە دوو جەنگی گەورەی جیهانی لەگەڵ خۆی داهێنان هەردووچی لە ئەوروپا بوون هەردووچیان کۆتایی پێهات زەمینەی لە ناوبردننی کەمینەکان و ئاینیەکان نەما تەنانەت لە ساڵانی نەوەدا کێشە ئەتنیکیەکان وەکو باسک و وەکو ئیرا و ئەمانە هەر هەمویان کۆتاییان پێهات و چارەسەر کران ئێستاکە تەماشا دەکەین لە سایەی ئەمەدا لە سایە ئەم ڕژێمە ئیسلامیانەدا ئەوروپا زۆر بۆ دواوە گەڕاوەتەوە و لە سایەی هاتنی کەسێکی وەکو دۆناڵد ترامپ کە لە بەڵگە استراتیژیەکانی 2015 باز دەکە هیچ گرنگجێک بە ئەوروپا نادا تەنانەت ئەڵێ ئێوە ئەو کێشەیەتان بە خۆتان دروست کردە چیتر پەنابەر وەرنەگرن وا دەزان هەموو کێشەکە لە پەنابەر دروست بووە کە چی پەنابەر ئەوە چەندین ساڵ لە ئەوروپا هەبوو هیچ کێشەیەک نەبووە بەڵکو ئەو سیاسەتە بووە کە ئیتر ئەتۆ بە چاوێکی تەسک تەماشای جیهان بکەین ئیتر ئەمە ئەمڕۆکە لە چوارچێوەی سیاسەتی دۆناڵد ترامپدا ئەم جۆرە کێشانە دەبینین و تەماشا دەکەین ئەوروپاش بەڕاستی زۆر نیگەرانە هاوڕێنی سەر فێسبوک دووبارە ئاگدار کرامەوە کە لایفەکەم لەسەر فێسبوک نامین لە ماوەی 5 دقەدا تکایە خۆتان بگەینە یوتیوب لە کەناڵی یوتیوب بکەنەوە هیوا خۆش ناو بنووسن ئیتر وێنەی من و کەناڵی من دەبینن لەوێ لایف لە چاودێری لایفەکە بکەن لە ماوەی 5 دقەدا تکایە ئەم کارە بکەن ئەگەرنا لێماندا دەبڕێن هاوڕێیان ئیتر ئەمانە هەمویان کێشەی زۆر گەورنە تەنانەت ئەمڕۆکە تەماشا دەکەین وڵاتێکی وەکو سعودیەش هەمەر سیاست دەکا ئەڵێ مادەم ئەوەیە کە ئەحمەد شەرع لەلایەن ئەمریکا قبول کراوە لەلایەن فەڕەنسا قبول کراوە لەلایەن ئەڵمانیا قبول کراوە بە ئێمەش بیکەین و ئێمەش بتوانین لەوێدا داهێنان بکەین ئیتر هەرچەندە لە نێوان ئەو وڵاتانە بابەتەکان زۆر جیاوازن یعنی قبولکردنی ئەحمەد شەرع بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەڵمانیا ئامانجەکەی ئەوەیە ئەو پەنابەرانەی کە لە 2015 بەدواوە وەری گرتوونە هەر هەمیان بگەڕنیتەوە هەر لە بۆ هەندێک ئەحمەد شەرعی قبولە ئامادەیە یارمەتی بدە وڵاتێکی وەکو فەڕەنسا ئیتر پیلانی تایبەتری هەیە ئەمریکا پیلانی تایبەتی هەیە کە زیاترینیان ئابووریە ئیتر لە هەمان کاتدا جگە لە ئابووری لە ڕێگای ئەحمەد شەرع و لە ڕێگای ئەو هێزە جیهادیە ئیسلامیانە توانی سووریایەک بڕۆخێنێ کە ئاستەنگ بوو لە بەرامبەر سیاسەتی ئەمریکا و ئیسرائیلدا و ئێستاکە ئیتر ئیسرائیل لەناو کونەیتڕە یعنی هەمە لەو بەرەوەی دیمەشق تەماشا دەکەین گەورەترین ئۆپەراسیۆن ساز دەکا دوێنێش ئیتر هەڵسانە چوار ڕێیانەکەیان گرت کە ڕێگای دیمەشق و کونەیتڕیان بە تەواوەتی گرت چەند سەعاتێک کۆنتڕۆلیان کرد هاوڵاتیانی تر پەچیان کەوت چەند هاوڵاتیەک ناڕەزاییان نیشاندا وە گولە بارانی هاوڵاتیانیان کردن دوو هاوڵاتی وابزانم کوژرانی تر چواریش بریندار بوو لە بۆ هەندێک ئێستا تەماشا دەکەی وڵاتێکی وەکو سعودیاشی تر بە هەمان شێوە هەمان کار دەکاتن ئێستاکە تەماشا دەکەین کە کێشەی نەوت هەیە بۆ نمونە لەبەرەوەی ئەوان ئابلۆقیان داناوەتە سەر هێزەکانی سووریای دیموکراتیک لە 3 ڕێگای سەرەکی کە لە سووریاوە دەستنە ناو
ناوچەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک لە 4 ڕێگا ببورن 3 ڕێگەیان داخستونە بەتەنیا ڕێگای دێرە زۆر ماوە ئەوش ڕێگایکی زۆر ئاڵۆزە زۆر خراپە کەلوپەلەکان دوا دەکەون مەترسی داعش لەسەر ئەو ڕێگایە هەیە ئیتر بەو شێوەیە لە بەرامبەر جگەلەوە ئیتر کۆمەڵێک دائیرە لە کارکەوتونە بۆ نمونە دائیرەی نفوس کار ناکە کە سەر بە مەرکەزەوە وەیە لە هەموو شوێنێک نفوس دائیرەیەکی مرکزیە ویانیش دیپلۆم ناساندنی دیپلۆم ئەوانە کاروبارێکن کە دەبێ حکوومەتی دیمەشق بیکە ئەمانە هەمویان لەسەر خەڵکی ڕۆژئاوا و ئەو ناوسەی ژێرنفوسی هێزەکانی سووریای دیموکراتیک هەر هەمیان ڕاگیراون لە بەرامبەر ئەوە هێزەکانی سووریای دیموکراتیک ئابلۆقەی نەوتی خستۆتە سەر ڕژێمی نوێی سووریایی تر نەوتی بۆ نانێرێ تەماشا دەکەین لەو بینەدا ئیتر سعودیا بەلاش نەوتی بۆ دەنێرێ لە هەمان کاتدا ئیتر سعودیا ئێستا کارێکی دیکەی دەست پێ کرد ئیتر لەو ماوەیەدا ئەویش لە ژێر سەرپەرشتی و بەدواداچوونی وەزارەتی وزا ڕۆژی چوارشەمەی ڕابردوو بوو 4 کۆمپانیای سعودیا ڕێککەوتنامەیەکیان لەگەڵ کۆمپانیای نەوتی سووریا واژۆ کرد کە خزمەتگوزاری پاڵپشتی تەکنیکی و پەرەپێدانی کەلگە نەوتی گازیەکانی سووریا لەخۆ دەگرێ ئیتر ئەمە دیسان وەکو بابەتێکی استراتیژی تەماشا دەکرێت لە هەمان کاتدا ئیتر حکوومەتی لە نێوان حکوومەتی سووریا و سعودیەدا تەماشا دەکەین کۆمەڵێک ئاڵوگۆڕی دێنە ئاراوە کە سعودیایتر دەستی زیاتر دەبێت لەناو حکوومەتی دیمەشقدا ئەو دەست درێژیە تا ڕادەیەک دەستی تورکیا لەوانەیە کورد بکاتەوە چونکە سعودیا لە چاو تورکیا وڵاتێکی ئابوووریە وڵاتێکی بەهێزە بەهێزترە لە بواری پارە و دارایی و ئابووریدا تواناکانی زۆرترن و پەیوەندیەکانیشیان تا ڕادەیەک هەم لەگەڵ ئیسرائیل هەم لەگەڵ ئەمریکا بەنسبەت یعنی بە بەراورد لەگەڵ تورکیا باشترە سعودیا هیچ نەبێ ڕاستەوخۆ لە سووریا هەڕەشە نیە بۆ سەر ئیسرائیل بەڵام تورکیا هەڕەشەیە چونکە تورکیا دەیەوێت سوپای دەستەی تاحریری شام پڕچەک بکە ئەمە خۆی لە خۆیدا هەڕەشەیە ئیتر دێنە سەرەوەش کە بۆ هەڕەشەیە بەڵام ئێستا کە باسی سعودیا دەکەین ئیتر لە بۆ هەندەی تەماشا دەکەین هاوکاریەک لە نێوان سعودیە و ڕژێمی سووریادا درێژ دەبێتەوە و ئەمە لە زۆر بواردا ڕنگ بێ لە بۆ ئێمە باش بێ بەڵام لە یەک بواردا ئیتر مەترسیە سعودیا سوورە لەسەر ئەوەی کە دەبێ ڕژێمی سووریا وەک ڕژێمێکی عەرەبی بمێنێتەوە یعنی ناوی لێ بنرێ دەوڵەتە عەرەبیە سووریا و ئەمە خۆی لە خۆیدا لەگەڵ ئەو داخوازی پێکهاتە جیاوازیەکان یەک ناگرێتەوە لە سەروی هەمووشیانەوە کورد کە داوا دەکەن ئەو عەرەبیە لەناو دەستوری بنچینیدا نەمێنێ بوو واتە سووریا وڵاتی هەموو ئەو نەتەوانەبی کە تێیدا دەژین هەروەها لە نێوان تورکیا و ئێران و حیزبوڵڵادا شتگەلێک هەنا هەروەکو وتمان لە نێوان ئیسرائیل و تورکیادا ئیتر کێشەی نفوس کێشەی شەڕی نفوس زۆر گەورە بووە ئیتر تورکیا و ڕژێمی دیمەشق بەردەوام ئەو پەیامانە دەدەن کە ئەوان دەیانەوێت لەگەڵ ئیسرائیل ڕێک بکەون هیچ کەسیان دژ بە ڕێککەوتن نییە بەڵام ئیتر سووریا لە ڕێگای قەتەرەوە بە پشتبەستن بە قەتەرەوە بە پشتبەستن بە تورکیاوە داوا لە ئیسرائیل دەکا ئەو ناوچانە چۆڵ بکات کە لە ڕۆژی یەکەمی ڕوخانی ئەسەددا داگیری کردوونە واتە ئەو ناوچانەی کە ساڵی 67 داگیری کردوونە وەکو بەشێک لە چیەکانی جۆڵان ئەمانە باس ناکە وەکو ڕووباری جەلیلیە باس ناکە بەڵکو ئەمە باز دەکا کە لە ماوەی ساڵێکدا ئیسرائیل داگیری کردوونە وەکو جەبەل شێخ کە یەهودیەکان پێی دەڵێن چیای هۆرمۆن
ویانیش بەرزەیەکانی جۆلان و ئەم جۆرە شتانەکاتە کونەی تڕادێ و لە هەندێک شوێنی دیکەش لە دەوروبەری دیمەشقدا هەندێک بارەگای بچووکیان داناون و ویانیش ئاسمانەکەی کۆنتترۆل دەکەن و هەر کاتێک بیان هەوێ ئۆپەراسیۆنیش دەکەن و سەرباز دادەبەزێنێ. سووریا ئەمەی دەوێت و ئیسرائیلیش ئەمە قبول ناکە. ئیسرائیل دەیەوێ هەرێمی چی پێ دەڵێن هەرێمی ناشەڕ هەرێمی سربەخۆی جیاواز هەبن چۆن لە نێوان هەموو سنوورەکاندا هەرێمی محەڕەم هەیە هەرێمی محەڕەمی نوێ دروست بکەوە ئەو هەرێمە محەڕەمانە هەتا نزیکی دیمەشق بێن لە هەمان کاتدا دەیەوێت لە سێ ویلایەتەکەی باشووردا سوپا نەبێ و لە هەمان کاتدا لە هەموو ئاسمانی سووریادا هیچ کۆنتترۆلێک هیچ خەتێکی سوور بۆ هێزی ئاسمانی ئیسرائیل نەبێ بۆ ئەوەی هەر کاتێک ویستی لە عراق و لە ئێران ئۆپەراسیۆن بکە. ئێستاکە ئەمە قبول ناکاتن ئیسرائیل و تورکیا بەما ئیتر زۆر شپرزە بووە نازانی چی بکە لە بۆ هەندێک تەماشا دەکەین تورکیا لە ئاخیریدا دەستی بۆ ئیتر خەتێکی زۆر مەترسیدار بردووە ئەویش ئەوەیە کە دەیەوێت لە نێوان سووریا و ئێران و حیزبوڵڵادا دانیشتن بکە دەستی بە دانیشتنیش کردووە بە پێی راپۆرتێکی مێدیایی تورکیا لە نێوان سووریا و حیزبوڵڵا لەلایەک و لە نێوان سووریا و ئێران لەلایەکی ترەوە نێوبژیوانی دەکات ئەمەش ڕەنگدانەوەی هەوڵی ئەنقەرەیە بۆ کۆنتترۆلکردنی ئاراستەی ڕووداوەکان لە قۆناغێکی ناوچەی هەستیاردا کە بە گۆڕانکاری خێرا لە هاوسەنگەکان ناسراوە سەرچاوەیەکی ئاگدار بە ڕۆژنامەی نیداول وەتەنی ڕاگەیاندووە کە تورکیا لە هەفتەکانی ڕابردوودا سەرکەوتوو بووە لە کۆبوونەوەی بەرپرسیارانی باڵای ڕژێمی نوێی سووریا و بەرپرسیارانی دیاری حیزبوڵڵا لە کۆبوونەوەکەدا کە بە شێوەیەکی دووبارە ئیتر لە پشت پەردەوە ئەنجام دراون هەروەها ئەنقەرە میوانداری بەرپرسیارانی باڵای سووریا و ئێرانی کردووە سەرچاوەکە ئەوەشی خستە ڕوو کەوا دەردەکەوێت ئەنجامی ئەو کۆبوونەوانە ئەرێنی بوون چونکە پرسە زۆر هەستیارەکان پرسی زۆر هەستیار تاوتوێ کراون سەرچاوەکە وتی جەختکردنەوەکە لەسەر داڕشنەوەی پەیوەندیەکانی نێوان دیمەشق و هەریەک لە تارەن و حیزبوڵڵا بووە وەک هەوڵێک بۆ ڕێخستنەوەی بە شێوەیە کە خزمەت بە بەرژەوەندی هەر سێلایەن بکات و ڕێگری بکات لە هەر تێکچوونێک و لەو لێک تێنەگەیشتانەی کە لە ئێستادا لە ئارادان یعنی ئەمە خۆی لە خۆیدا ئیتر کارتێکی تورکیای دژ بە ئیسرائیل یعنی تورکیا بە ئیسرائیل دەڵێ نەمەودووە من ئامادەم ئێران و حیزبوڵڵا بێنمەوە ناو ساحەی سووریا ئەمە هەم مەترسیدارە هەمیش کارتێکە ئیتر هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئیتر ئیسرائیل لەو ماوەیەدا زۆر بەتوندی هێڕشەکانی چڕ کردوونەتەوە ئیتر ئەمەیان بابەتێکی گرنگە کە دەبێ باسی بکەین و لە هەمان کاتدا لە نێوان تورکیا و ئیسرائیلدا تەماشا دەکەین کێشەی زۆر گەورە بەڕاستی لە ئارادا لە ئێستادا بۆ نمونە ئیسرائیل باڵیۆزی وڵاتەی گرتوەکانی ئەمریکا لە تورکیا و نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا تۆم باراک و یانیش تۆماس باراکی تۆمەتبار کرد بەوەی بەرگری لە بەرژەوەندیەکانی تورکیا دەکات ماڵپەڕی هەواڵی واڵای ئیسرائیل ڕۆژی سێشەممە واتە دوێنێ بڵاوی کردەوە کە بەرپرسێکی باڵای ئیسرائیل ڕایگەیاندووە تەل ئەڤیڤ نیگەرانیەکی قوڵی هەیە سەبارەت بە لێدوانەکانی باراک بەرپرسەکە وتی باراک بە جۆرێک ڕەفتار دەکات وەک ئەوەی باڵیۆزی تورکیا بێت و کاریگەری نەرێنی دەکاتە سەر ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان باڵیۆزی تورکیایە ئەدی باڵیۆزی ئەمریکای لە تورکیا هەروەها وتیشی بنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل باراک وە کەسێک کە بە دوژمنکاریەوە لە بەرامبەر ئیسرائیل دەجولێتەوە دەبینێت و ئاماژەی بەوە کرد کە ئەو بە شێوەیەکی زیاد لە پێویست کاریگەری بەرژەوەندیەکانی تورکیای لە سووریا لەسەرە
وەک باڵیۆزێک ڕەفتار دەکات کە خزمەت بە بەرژەوەندیەکانی ئەنقەرە دەکات. راپۆرتەکە ئاماژەی بەو لێدوانانە کرد کە باراک ئەم دواییە لە دۆحای قەتەر داوینی و تێیدا وتویەتی ئیسرائیل دەتوانێت بانگەشەی ئەوە بکات ئیسرائیل ناتوانێت بانگەشەی ئەوە بکات کە دیموکراسیە کە وڵاتێکی دیموکراسیە. ئیتر ئەمە خۆی لە خۆیدا ناڕەزایی ئیسرائیلە لە بەرامبەر تۆماس باراک کە باڵیۆزی ئەمریکایە لە سووریا و نوێنەری دۆناڵد ترامپ پیشە باڵیۆزی ببوورە ئەمریکا لە تورکیا و نوێنەری دۆناڵد ترامپە لە سووریا هەندێک جاریش وەکو نوێنەری دۆناڵد ترامپ لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسە دەکات. راپۆرتەکە ئاماژەی بۆش کردووە کە ئیسرائیل و بەرهێنان لەسەر کەسایەتیە لایەنگرەکانی ئیسرائیل لە دەوروبەری دۆناڵد ترامپ بە سەرۆکایەتی ئەمریکا دەکات، لەوانەش مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوە و مایک واڵتز باڵیۆزی ئەمریکا لە نەتەوە یەکیان گرتووەکان. ئیتر ئەمە خۆی لە خۆیدا تەماشا دەکەین کە کێشەکەی سووریا ئەمەنە گەورە بووە تەنانەت ئیسرائیل و ئەمریکای ڕوبەڕووی یەکتر کردوونەتەوە. هەروەها دوێنێ لە بەبوونەی ساڕۆژی یەکەمین ساڵی ڕووخاندنی ڕژێمی ئەسەد تەماشامان کرد سووریا هێزی خۆی نیشاندا و ئەو هێزانە ئیتر بە ئاشکرا لە ناوەندی جادە خەیبەریە یەهودیان وتەوە خەیبەریە یەهود بۆ ئەو شەڕێ دەگەڕێتەوە کە پێغەمبەری ئیسلام محەممەد دژ بە جوولەکانی ئەنجام داوە، یعنی بزانە چەند گەڕاونەتەوە دواوە. یعنی ئەو ڕژێمە هەم لەسەر ئیسرائیل هەڕەشەیەەکە، هەم ڕژێمەکە سوپایەکە هەیەت تەحریر الشام ئیتر تەماشا دەکەین بە هیچ شێوەیەک ناتوانێت نیشان بدا کە ئەو خۆی لەگەڵ گۆڕانکاریەکان دەگونجێنێ. لەبوو هەندێک بەڕاستی کێشی سووریا کێشەیەکی زۆر ئاڵۆزە، کێشەیەکی حتا بڵێ ئاڵۆزە، یعنی وڵاتێکی وەکو ئیسرائیل و ئەمریکای ئێستا هێناوەتە بەرامبەر یەکتری. هەرچەندە لە کۆتاییدا دۆناڵد ترامپ ئەوەی ئیسرائیل دەیەوێ دەیکا، ئەوەی ئیسرائیل خوازیارەتی دەیکا، بەڵام ئیسرائیل سەرباری ئەوە زۆر ناڕازیە. و تەماشا دەکەین ئەمانەی کە ئیسرائیل دەیەوێ دەیکا لە بەرژەوەندی پێکهاتەکانە بێگومان لە بەرژەوەندی پێکهاتەکانە و بە شێوەیەکی ناڕاستەوە لۆبی کاری لۆبی لە بۆ پێکهاتەکان دەکا، بەڵام وەکو لە بەرنامەکانی پێشوش چەندین جار هۆشیاری ئەوەمان داوە. ئەمە واتای ئەوە نییە کە ئیسرائیل بە هیچ شێوەیەک بەجێت نایڵێ. ئیسرائیل هەتا ئەو جێگایە پێکهاتەکان بەکاردێنێ هەتا وەکو چۆک دەدا بە ڕژێمەکە و یانیش ڕژێمەکە دەڕوخێنێ، بەڵام هەر کاتێک ڕژێمێک هەبوو کە لەگەڵ ئیسرائیل بگونجێ و یانیش هەڕەشە نەبێ بۆ سەر ئیسرائیل، داخوازیەکانی ئیسرائیل پێک بێنێ، ئەمە بە ئاسانی دەیان فرۆشێ. مەسەڵەن تەماشاکەن لە ساڵی شەستەکاندا کە بزوتنەوەی ئەیلول حرەکەتی ئەیلول لە دژی عەبدولکەریم قاسم سەری هەڵدا، ئیسرائیلیەکان بە ئاشکرا دەهاتن لە چیای هەڵگورت ئیتر تەنسیقیان لەگەڵ پێشمەرگەکان دەکرد، پەروەردەی پێشمەرگەیان دەکرد و لە جەبهەدا لە شەڕدا جێگەیان دەگرت. خۆ وێنەکان ئێستاکەش لەسەر ئینتەرنێتن یعنی دیارە، بەڵام تەماشا دەکەین کاتێک ئیتر لە ڕێگەی کوردەکان و لە ڕێگەی عەرەبە قەومیەکان عەبدولکەریم قاسمیان ڕووخان و دوای ئەوە تەماشامان کرد قەومیەکان بەعسیە قەومیەکان هاتنە سەردەسەڵات، ئیتر ئەو کاتە بەعسیە قەومیەکان بەتەنیا یەک پێیانیاندا بە ئیسرائیل وتیان ئێمە دژی بەرژەوەندیەکانی ئیسرائیل نین. ئیتر هەر ئەمە بەس بوو، ئیتر تەماشامان کرد کە شکستەکە هەندێکیان پێی دەڵێن نسک و هەندێکیان پێی دەڵێن ئاش بەتاڵ هاتە ئاراوە، ئیتر نە ئیسرائیل و نە تەنانەت ڕژێمی شاش بە هیچ شێوەیەک ئیتر پشتگیریان لە بزوتنەوەی ئەیلول نەکرد. بزوتنەوەیەکی وەها گەورە و پڕچەکراو لە پڕەوە هەڵوەشایەوە، لە ماوەی 1-2 ڕۆژدا کۆتایی پێهات. ئەمەشیان بابەتێکە کە دەبێ مرۆڤ بەردەوام چاودێری بکەو لەبەر چاوی بگری، چونکە ئیسرائیلیەکان ئێستاکە بە ئاشکرا چەند جار بە تورکەکانیان وتووە سوپای سووریا پڕچەک مەکە،
ئاسمانەکەی کۆنتترۆل مەکە، ئاسمانەکەی دەبێ واڵاوێ بۆ سەر ئێمە و هیچ هەڕەشەیەکمان بۆ سەر دروست مەکەن و داوامان لێ نەکەن ئێمە لەو شوێنانی کە تازە داگیرمان کردوونە وەکو تەواوی چیای جۆلان و تەواوی چیای شێخ ئەلجەبەل شێخ و یانیش هەڕمۆن کە سەرچاوەیەکی گرنگی ئاوە لە هەمان کاتدا لە جۆلان نەوت و غازێکی زۆری بەرهەم نەهێنرا و هەیە ئیتر ئەوانەمان لێ مەکەن ئێوە بۆ خۆتان لە باکوور چی دەکەن بە تورکیەکان دەڵێن ئێوە لە حەلب بەولاوە چی دەکەن بیکەن ئێمە کارمان پێتاندا نییە کەواتە ئەو پەیامە ئیسرائیلیش لە هەمان کاتدا پەیامێکی مەترسیدارە بۆیە دەبێت لایەنە دیموکراتەکان پێک هاتەکان لەو چوارچێوەیەدا تعامل بکەن لە سیاسەتی ڕۆژانەدا ئەمڕۆکە ئەوەی ئیسرائیل دەیکە ئیتر بکەنە ئامرازێک بۆ ئەوەی تۆ بتوانانی لە سووریادا لە بەرامبەر ئەو ڕژێمە کارێک بکەیت بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە لە ئاین هەتا دوایی ئیسرائیل دەتگەنیتە ئامانز ئەمەیان زۆر گرنگە مرۆڤ کاری لەسەر بکەن و ئیتر تەماشا دەکەین سیاسەتێکی ڕۆژانەی زۆر تێکەڵ و پێکەڵ زۆر ئاسێ زۆر ناهەموار بێ ئیستیقرار لە ئارادایە و ئەمە بەرەو کوێ دەچێت بەڕاستی هیچ کەس ناتوانێت هەتاوەکو ئێستا سەرداوەکانی بدۆزێتەوە ڕۆژانە پێشکەوتنی زۆر سەیر و سەمەرە ڕوودەدەن یعنی مرۆڤ ناتوانێت بڵێ هەتا کەی ئەو ڕژێمەی سووریا سەر دەسەڵات دەمینێتەوە هەتا کەی ئەمریکا بەو شێوەیە مامەڵە دەکا پاشان ئەو وڵاتانەی کە کاریگەریان لەسەر سووریا هەیە هەر هەمیان ئەجنداکانیان تایبەتن کامیان ئەتوانێت سەرکەوتوو بێ لەمانە و ئەمانە چۆن سازش دەکەن ئەمانە چۆن ڕێککەوتن دەکەن چۆن خەتی ناوەڕاست دەدۆزرێتەوە بە تایبەتی لە بۆ کوردەکاندا بێگومان ئەو پرۆسی دیالۆگی کە لە تورکیادا هەیە هیوایەکی هەیە کە کاریگەری لەسەر سووریاش هەبێ بەڵام تەماشا دەکەین لەو بارەشەوە بەڕاستی من بخۆم وا چاوەڕێ وا تەماشا دەکەم لە کەسایەتی هاکان فیداندا سیاسەتی کلاسیکی بیرۆکراسی ئاسایشی تورکیا درێژەی هەیە و سیاسەتێکی دیکە هەیە کە تەماشا دەکەین باخچەلی و سەرۆکی ئێستای میت ئیبراهیم کاڵن سەرۆکایەتی دەکەن سیاسەتێکی جیاوازتر هەیە و لە نێوان ئەو دوانەشدا تەماشا دەکەین شەڕێک هەیە بەڵام لەناو سوپا زیاتر لە نزیکی هاکان فیدان بیر دەکەنەوە هەرچەندە هاکان فیدان لەگەڵ بنەماڵەی ئەردۆغان کێشەشی هەبێ بەڵام ئەمانە کێشەی شخصینە تەماشا دەکەین ڕوانگەی بیرکردنەوەکانیان هەندێک لە نێوان سوپا و لە نێوان هاکان فیداندا زیاتر لە یەکتری نزیکن و ڕوانگەی بیرۆکراسیش لەناو بیرۆکراسیشدا ئیتر تەماشا دەکەین دووبەریەکی زۆر گەورە هەیە دەمی مەقاسەکە زۆر فراوانە بەرەو کوێ دەسێ ئێمە ئەمەشیان ئێستا نابین بەرام لە هەر حاڵەتێکدا ئەمانە کاریگەریان لەسەر یەکتری دەبێت تورکیا لە ڕێگای ئەمە شەرعەوە هێزەکانی سووریای دیموکراتیک وەکوتم زۆر تەنگاو دەکا لە زۆر بواردا تەنە بە تایبەتی لە بواری ئەو ڕێگەیانێک کە لە سووریاوە کەلوپەل دەگوازنەوە وەکو سەوزە و میوە و کەلوپەلی خان و بەرە و ئەم زۆرە شتانە شیشە چیمەنتۆیە ئەم زۆرە شتانە ئیتر ئەو ڕێگایە زۆر کەم بووە و ئەمە هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەری و یانیش ئەو خەتەی کە پێی دەڵێن ئێمە خەتی ئۆزەلانی ئەمە ناچار دەکا کە زیاتر بەرەو لایەنی باشوور کوردستانی عێراق بچێ و لەوێدا ئیتر لەوێشەوە تەماشا دەکەین یعنی تورکیا شتێکی وا دەڵێ ئەگەر ئەو داوای لە سووریا بۆم دانایەوە بەو داواوە نەبووی من داوێکی کەت بۆ دادەنێمەوە ناچارت دەکەم کاتۆ بچیە ئەو بەری لەوبەر ئیتر داوێکی تکت بۆ دادەنێمەوە و دەبێ بچیە ئەوێ ئیتر تەماشا دەکەین هەر لە بۆ هەندێک هاتنی بارزانی لە بۆ جززیرەش لەو چوارچێوەی ئەو پیلانەدا ئینسان بیبێنێ ڕەنگ بێ باشتر دەبێ ئەوە ڕوانگەی بەشێکی دەوڵەتە و لە هەمان کاتدا
هاتنی مەزلوم هەینانی مەزلوم عەبدی بۆ دهۆک و هەر جارە و ئیتر بردننی بۆ دیوەخانەکەی بارزانیش هەر پەیوەندی بەوە هەیە ئیتر ئەمە هێزەکانی سووری دیموکراتیک ناچەر دەگا کە لە خەتی خۆی دەربچێ ئیتر هەتاوەکو دەچێ زیاتر ناچاری باشوور ببێ ئەمە خۆی لە خۆیدا پیلانەکەی تورکیایە ئیتر ئەمە بەرەو چۆ دەچێ هەتا چڕا دێک بەرەو پێش دەچێ نازانی بەڕاستی ئەمانە هەمویان واتای ئەوە ناگەین کە هێزەکانی سووریای دیموکراتی هیچ کارتێکیان نەما هیچ گرنگێکیان نەما گرنجیان هەیە بەڵام بە تەنیا هێزەکانی سووریای دیموکراتیک نین گرنجیان هەیە دەمەوێت ئەوە بڵێم ئێستاکە لەو زەمانەدا حکوومەتی شەرعیش لە بۆ ئەمریکا گرنجیە ئەو هاوڕێیانەی پرسیاریان هەیە تکایە پرسیارەکانیان هەڵبگرن لە بۆ کۆتایی خەریکە نزیک دەبینەوە لە کۆتایی ئەگەر کۆمنتان نووسی ئەمە جیاوازە بەڵام پرسیار نیشانەی پرسیاری لەسەر بێ لە بۆ دوایی هەڵگرن دوایی بیخەنە سەر شاشە منیش هەوڵەدەم لێرە بیان خوێنمەوە و ئیتر وەڵامتان بدەمەوە بە پێی توانە دەمەوێت لە کۆتاییدا بینە سەر عراق لە عراقیش ئیتر تەماشا دەکەین کێشەی ئێران و لیستی داواکراوەکانی ئەمریکا و مەترسی سزای ئەمریکا لەسەر عراق بابەتێکی زۆر زۆر ئالۆزە هەروەکو دەزانن ئەو لەو ماوەیە گرژیەکان لە نێوان لە عراقدا تونتر دەبنەوە بەهۆی ترس لە سزا نوێیەکانی ئەمریکا گرژیەکان لە ناو گۆڕەپانی سیاسی عراقدا تونتر بوون دوای دزەپێکردنی زانیاری لە سەرچاوە حکوومیەکانەوە لەوانەش وەزارەتی دەرەوە سەبارەت بە سزاکانی ئەگەری ئەمریکا پێشبینی دەکرێت ئەو ڕێوشوێنە چاوەڕوان نەکراوانە دامەزراوە داراییەکان کۆمپانیاکانی وەبەرهێنان بانکەکان و ئەو کەسایەتیە یان گروپانە بکەنە ئامانج کە لەلایەن وڵاتە یەکگرتووەکانەوە تۆمەتبارن بە پەیوەندی بە ئێرانەوە خۆ دزینەوە لە سزاکان یان پێشرکردنی مافەکانی مرۆڤ ئیتر هەروەکو دەبینن پێشتر ئیتر شتێکی وا ڕوویدا سێ بەرپرسی سیاسی و حکومی عراق زانیاریان داوە بە ڕۆژنامەی عەرەبی الجەدید کە ماڵپەڕێکی سەر بە نیو عەرەبە سەبارەت بە پێشهاتە تازەکان بە پێی وتەی ئەم بەرپرسانە نوێنرانی ئەمریکا کە بەم دواییە سەردانی بەغدایان کردووە ئاماژەیان بەوە داوا کە سزاکانی نوێ ئەو کەس و گروپانە دەکەنە ئامانج کە تێوەگڵاون لە سپیکردنەوەی پارە و چالاکیە داراییەکان کە سوود بە لایەنە ئێرانیەکان یان هاوپەیمانی ئێران لە ناوچەکەدا دەگێڕن لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا و وڵاتە یەکگرتووەکان چەندین جار سزای بەسەر عراقدا سەپاندووە بە تایبەتی لە ساڵی 2010ەوە بەرپرسیاران تێبینی ئەوە دەکەن کە ئەم سزایانە تازە باز دەکرێن هاوکاتن لەگەڵ قۆناغی هەستیاردا کە تیایدا عراق حکوومەت پێک دەهێنێت و ڕوبەڕووی فشاری زیادبوونی واشنتۆن دەبێتەوە بۆ سنووردارکردنی نفوسی ئێران و کۆنتڕۆڵکردنی گروپە چەکدارەکان یعنی هەموو بابەتەکە پەیوەندی بە ئێرانەوە هەیە ئێستا کە بە کورتی پێتان بڵێم ئێران ئەمریکا هەوڵ ئەدا حکوومەتێکی نزیک لە ئێران ساز نەکرێ حکوومەتێکی غەیری ئێرانی بێ ئەما دەکرێت لایەنگرانی مالیکیش بینها خۆی لە خۆیدا مالیکی یەکەمین جار کە هاتۆتە سەردەسەڵات بە ئۆکەی ئەمریکا هاتوتە سەردەسەڵات ئێمە ئەو هەڵەیە کە خەڵک دەیکا وەکو ڕەش و سپی تەماشایکەن مالیکی پیاوی ئێرانە سوودان پیاوی ئەمریکا مەرج نییەوە بێ یعنی ئەکرێ شیعەکانی عراق سیاسەتێکی ناوەڕاستیش هەڵبژێرن ئەمەشیان هەیە ئیتر لە ناو گروپی تەنسیقدا بەڕاستی ئەم جۆرە گفتوگۆیە هەیە بەڵام بە هەر شێوەیەک بێ ئەگەر بێت و عراق ئەمە نەکا ڕنگ بێ ئەمریکا سزای بدە عراق داهاتی ساڵانەی عراق هەمووی تایبەتە بە نەوت لە دوو جێدا نیگەرانی هەیە یەک نیگەرانیەکە ئەوەیە کە ئێستا باسی دەکەین یعنی ئەگەر هاتوو حکوومەتێکی نزیک لە ئێران دروست بوو ئەمریکا ڕازی نەبوو ئەمریکا عراق سزا بدە چونکە ئێمە ئەو نەوتە بە
دۆلار دەفرۆشین، دۆلاریش یعنی ئەمریکا، ئەمەیان یەک. لە هەمان کاتدا خاڵێکی دیکە هەیە، ئەگەر رووسیا و ئەمریکا ڕێککەوتن شەڕی ئۆکرانیا کۆتایی پێهات و ئەو کاتە رووسیا نەوتی فرۆشتە جیهان، ئەمە خۆی لە خۆیدا نرخی نەوت دادەبەزێ، نرخی نەوت $10 $15 دابەزێ، ئەمە کاریگەریێکی زۆر زۆر خراپی دەبێت لەسەر دارایی عراقدا، کێشەی دارایی دروست دەبن لە ساڵانی ئایندەدا. خۆی لە خۆیدا وشکە ساڵی و نەبوونی ئاو، ئەمانە خۆی لە خۆیدا هەڕەشەی سروشتی زۆر زۆر جددین لەسەر عراقدا، یعنی ئەمەشی بێتە سەرێ بەڕاستی عراق تووشی کێشەی دارایی دەبێ و ئەم کێشە داراییانە ئیتر خۆمان دەزانین کە پێشتر کۆمەڵێک ڕووداوی زۆر زۆر بە ئازاری هێناونەتە ئارا و هەر لە بۆ هەندێک ئێستا تەماشا دەکەین لەو بارەشەوە ململانەیەکی زۆر زۆر گەورە هەیە. عراقیەکان چۆن ئەم کێشەیە چارەسەر دەکەن، ئەمەیان هەتاوەکو ئێستا دیار نییە. سەبارەت بە کوردەکانیش لە عراقدا بە هەمان شێوە هەتاوەکو ئێستاش یەکێتی و پارتی ڕێک نەکەوتونە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان پێک نایە و لە هەمان کاتدا سەرۆک کۆمار پێک نایە. هەرچی پارتیا دەیەوێ ئەو دوو بابەتانە لە یەکتر جیا بکاتەوە، یعنی بەغدا بە جیاواز قسەی لەسەر بکە و کوردستان بە جیاواز لەسەرکە، هەرچی یەکێتیاڵێ هەردوو پاکێتەکە بێکجار تەماشای بکەین، ناکرێت و لە بەغدا داوای یەکگرتنمان لێ بکەی لە هەولێریش ئیتر شتێکی دیکە بکەی بە پێچەوانەی یەکگرتن بێ. ئەم ململانەیە ئەم دەنگوەیە زۆر زۆر لە مێژە هەیە. ئیتر لەو بارەشەوە تەماشا دەکەنی حتى یەکێتی و پارتی پێک نایەن، ئیتر ئەگەری زۆرە ئەگەر هات و پێک نێن ئیتر بە جیاواز دەچن لە کاتێکدا کە هەر کەسێک توانی حکوومەتی ئایندە پێک بینێ، ئیتر پارتی و یەکێتی بە جیاواز بچنە بەغدا و لەوێدا لەسەر کورسی سەرۆک کۆماری شەڕ بکەن وەکو جاران کە کردویانە. ئیتر ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە کە دەبێ باسی بکەین. هاوڕێیان من هاتمە کۆتایی تەماشا دەکەم بزانم پرسیارەکان چین، چێ پرسیاری کردو چێ پرسیاری نەکردووە. بەو شێوەیە مامەڵە دەکەم هەروەکو پێشتریش پێمان وتونە کە نیشانەی پرسیاری لەگەڵ هەبێ و کوردیەکی پاڕاو بێ. کاک ڤارین ئەڵێ خۆزگە باسی ئەوەش دەبایە کە ئیسرائیل لە ئێران دەدا یان نا. بەڕای من بەڕاستی جارێ ئەمە دیار نییە، یعنی کاک ڤارین لەبەر ئەوەی وەکو وتم ئەمریکا نایەوێ بەڕاستی ئیسرائیل لە ئێران بدا و ئیسرائیلیش لەوە گەیشتووە. ڕاستە ئیسرائیل توانایەکی سەربازی وێرانکەری زۆر زۆر گەورەی هەیە، بەڵام بمانێ و نەمانەوێت سەرکەوتنی یەکجارەکی ئیسرائیل پەیوەستە بەوەی کە ئەمریکا بێتە ناو جنگەکە. ئەمریکا نایەتە ناو ئەو جەنگە. ئەمریکا کە پێشتر چەند بۆمبێکی لە پیشەسازی نوکلێری ئێراندان هەر بۆ ئەوە بوو بۆ ئەوەی ئاگربەست ڕابکەینێ، لە بۆ ئەوە نەبوو کە بچێتە ناو شەڕەکایی تر. لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئێستا کە بۆچوونی جیاواز هەنا، یعنی بۆچوونێک هەیە کە لە پشتەوە وڵاتانی وەک پاکستان و وەک چین تەکنۆلۆژیای نوێیان بە ئێران داوە، ئێران خۆی بەهێز کردوتەوە و ئیتر موشکی نوێی بەرهەم هێناون. هەروەکو بینیمان ئەو کەشتێکی پێش ئێستا نمایش کرد خۆزستان و کوردستان کە دوناوی تایبەتی لێنان لە ناوە خۆیدا تەدبیر وەردەگرێ. ئیتر لە هەمان کاتدا ئەگەر شەڕێکی وەها بێتە ئاراوە مەترسی ئەوەیە کە حیزبوڵڵا بە ئاشکرا لەسەر زەوی بچێتە ناو جەنگەکە و ئەمە ڕەنگ بێ کاریگەری لەسەر سووریا هەبێ و ڕەنگ بێ ئیتر نازانن، یعنی ئەو ملیشیانەی ئێران سنوورەکانی ئۆردن و عراق دەبەزێنن لە ڕێگەی سووریاوە دەستنە ناو لوبنان، ئەو کاتەیان دەستنا سەر سنووری ئیسرائیل. ئەمەیان جارێ دیار نییە و ئەمانە هەمویان ڕیسەکەی ئەمریکا لە ناوچەکەدا دەکات بەخوری. لە بۆ هەندێک جارێ بەڕاستی ئەمە دیار نییە کە لە ئێران دەدرێ یان نادرێ. ئێمە ئەمە شتێک نییە کە بەڕاستی بزانین.
ئیسرائیل هەر وەکو وتم کاک سامان کۆچەر ئیسرائیل و تورکیا لەسەر سووریا کێشەکانیان جددین کێشەکانیان زۆر زۆر جددین بەڵام ئەگەری ڕێککەوتنیش هەیە ئیتر جارێ بەڕاستی ئەگەنە ڕێککەوتن یان نە ئەمێن نازانین ئەمە لەسەر ئەمریکا دەمێنێتەوە بەڕای من کۆتایی قسە ئەمریکا دەیکا لەو بارەوە یعنی ئەمریکا ئیسرائیل ناچار دەکا کە لەو ناوچانەی کە لە ماوەی ساڵێکدا داگیری کردوونە بکشێتەوە یان نە چونکە ئێستاکە تەماشا دەکەین حکوومەتی ئەلشەرع بەڕاستی ناچێتە ناو گفتوگویەک هەتا وەکو ئیسرائیل ئەو پەیمانەدا لەو ناوچانە دەکشێتەوە و ئەگەر نەکشێتەوە ناستە ناو گفتوگویەکدا و ئەمەش وا دەکە کە ڕۆژانە ئیتر ئیسرائیل سووریا ناڕەحەت بکاو لەناو دیمەشقیش ئیتر بەردەوام ئۆپاراسیۆن بکات تۆپباران بکاو ئیتر تەماشا دەکەین لە فڕۆکەخانەی سەربازیشی کردە ئامانزی تر لە دیمەشق ئیتر ئەمانە هەمویان بەڕاستی بابەتگەلێکن کە مرۆڤ ناتوانێ سری لێ دەربچێ بەڵام تەماشا دەکەین ئیتر بە هەر شێوەیەک بێ ئەو پێک هااتێ کە ئێستا لە سەردەسەڵاتە و سوپاکەی بە تایبەتی یعنی سوپای دەستەی تەحریر شام سوپایەک نییە کە ئیسرائیل لی نیگەران نەبێ چۆن پێکهاتەکان لی نیگەران ئەوانیش لی نیگەران کۆمەڵێک خەونی ئەمریکیەکان هەن یعنی بەڕاستی بەڵام ئەوانە لە ڕووی واقعدا چۆن جێبەجێ دەکرێن من نازانم بەڕاستی یعنی ئەوەی دۆناڵد ترامپ دەیەوێ ئەوەی تۆماس باراک باسی دەکا یعنی تۆ ئەوانە چۆن جێبەجێ دەکەی ئێمە هەیە تو تەحریر شام دێڵینەوە بەڵام دەبێ مافی پێکهاتەکان بدرێ چۆن باشە ئەمە سوپایەکیان هەیە بە ناوی سوپای هەیە تو تەحریر شام ئەو سوپایە دێتە جادا یعنی عەلەویەکان وەک بەراز دەبینێ داوایان لێ دەکات لەسەر زگ درێژن و دەنگی سەگ دەربخان دروزەکان وەک زندق دەبینێ کوردەکان وەک کافر و زەردەشتی دەبینێ تێگەی وەک جاسوسی ئیسرائیل دەیان بینێ وەک پیاوی ئیسرائیل دەیان بینێ ئەوە لە کاتێکدا کە بە خۆیان نازانم ئەوانە نازانن چی ینی کە ئیسرائیل ڕێگای خۆش کردو ئەمانە بێنە سەردەسەڵات لەگەڵ ئەمەدا چۆن مامەڵە دەکرێت بەڕاستی یعنی دوشتی زۆر زۆر تایبەت هەنا ئەوەی ئەمریکا دەیەوێ ئەوروپا دەیەوێ و ئەمەی لە واقعدا هەیە دوشتی زۆر زۆر جیاوازن مرۆڤ ناتوانێت بەڕاستی پێشبینی بکە یعنی چی ڕۆدا ئەمەیان جارێ نازانین سوپاس دەکەم هاوڕێک بە کورمانجی نییە بە لاتینی نووسیەتی هیوادارم بتوانم بخوێنمەوە کاکیوە ئایا شەڕ ڕوودەدات لەگەڵ قەسەدا بۆچی کوردستانی ڕۆژئاوا ئەوەندە بێدەنگن هیچ شتێک باس ناکەن تا ڕوو نەدات هێزەکانی سووریای دیموکراتیک بێدەنگ نییە کوردەکانی ڕۆژئاوا بێدەنگ نین وەڵامی ئەو هەڕەشانەیان داوەتەوە چ لە کرداردا چ لە گوتاردا بەڵام وەکوتم هێزەکانی سووریای دیموکراتیک نزیکی ئەمریکان سەر بە ئەمریکان نیان هەوێ شتێک بکەن کە ئەمریکیەکان لیان ناڕازی بن و هێزەکانی سووریای دیموکراتیک ئەگەر دەست پێشخەری شەڕێک بکەن لەوە دەترسن کە ئەوە مەشروعیەت بدات بە هاتنە ژوورەوەی سوپای تورکیا و ئەو کاتە ئیتر پرۆسەی دیالۆگی ئیمرالی تێک دەچێ کوردەکانی سووریا ئەمەیان ناوێ کوردەکانی سووریا ئەمەیان دەوێت کە پرۆسەکە لە ئەو پرۆسی لە ئیمرالی هەیە بە سەرکەوتووی بەردەوام بێ و ئەوان بتوانن لەگەڵ تورکیا ڕێک بکەون نەک وەکو ئەوەی تورکیا دەیەوێ وەکو ئەوەی کە هەیە ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک بەشێکیان لە ناوچەی نفوسی خۆیاندا بمێنێنەوە و بەشێکیان بستنە ناو سوپا لە ژێر فەرماندەی سەرفەرمانداری گشتیدا و لە ناو سەرفەرمانداری گشتیدا چەند پۆستێک بدرێن بە قەسەدا هێزەکانی سووریای دیموکراتیک
ئیتر بەو شێوەیە مامەڵە دەکەن نایەنهەوێ ئەوان دەست پێش خەریک بکەن. بەڕای بەڕێزت کاک ئاریان پرسیاری کردەوە بەڕای بەڕێزت قەسەدە ڕاست دەکات کە 100,000 چەکداری هەیە نازانی بەڕاستی نازانی هێزەکانی سووریە دیموکراتیک باس لەوە دەکەن بەشێکیان باس لە 6,000 دەکەن و هەندێک کەسیش باز دەکەن کام ژمارە زێدە ڕۆیی تێدایە بەڵام هێزەکانی سووریە دیموکراتیک ئەوە دەزانین کە پێک هاتەیەکی سەربازی گرنگە ئیتر بە دەستپلینترە چەک و تەقەمەنی باشی لەدەستدایە و لەوەش گرنگتر هێزێکی ئیتر چۆنایەتی چەندایەتە و گروپ و نەتەوە جیاوازەکان بە تایبەتی عەرەبی سوننە لە ناویدا ئیتر دەستی هێزەکانی سووریە دیموکراتیک لە بواری سەربازی زۆر درێژ کردووە بەڵام لە بواری سیاسیدا لە بواری دیپلۆماسیدا ئەمن لاوازی هێزەکانی سووریە دیموکراتیک دەبینم بە تەنیا هێزەکانی سووریە دیموکراتیک بە هێزەکەیەوە بە سەربازەکەیەوە بەو شەڕێکە لە دژی داعش کردوێتی بەتوانە سەربازیەکانیەوە ئیتر زیاتر خۆی سەپاندووە خۆی ئیسپات کردووە یعنی واقعیەتی خۆی سەلماندووە بەڵام لە بواری دیپلۆماسی و لە بواری سیاسیدا من بەلاوازی دەبینم. کاک دیار عومەر پرسیاری کۆمنتی نووسیوە ڕاستی پرسیار نییە ئەڵێ من کوردەکانی ڕۆژ ئاوا بە نەتەوە پەرست دەزانم کە ئەوان دژی سیاسەتی بەگە و فەلسفەکانی لە فەلسفەی ئالدار خەلیل ناڕازین فەلسفەی برایەتی گەلان و ئەم جۆرەشتانە لەوێدا هەروەکو باکوور هەمان شت هەیە یعنی بزوتنەوەی کوردی بزوتنەوەی پەکەکە بزوتنەوەی چی ئەوە نییە کە ئۆجلان چیوت لەناو ئەمەدا بە تەنیا ئەمە هەبێ یەک لەناو پەکەکەدا تەماشا دەکەین ئەو گوتارە ڕسمیەی سەر و نەبووتە گوتارێک لە بۆ خوار و نەهاتۆتە خوار و نهاتۆتە خوارەوە تەماشا دەکەین تەنانەت لەناو کادرەکانیشی مەسەن کادری پەکەکە هەیە کە بارزانی پەرستە لە ئاپۆچی بوون زیاتر بارزانی چییە ئەوەمان هەیە لەناو دەمپارتیدا هەیە لەناو هەدەفی پێشودا هەبوو مەسەن عوسمان بایدەمیرێک لەوانە لەیلا زانایەک لەوانە زۆر نەمانە ئیتر پێویست ناکە ناوەکانیان بین لە سووریاشدا ئەمە هەیە ئەمە کێشەکەی گوتاری پەکەکەیەکە کە گوتاری خۆی نییە یعنی گوتارێکی خۆی هەیە بەڵام هیچ کات گوتارەکەی ئەو ناپەڕێتەوە ناو گوتاری ناسیۆنالیزم بە پێچەوانە گوتاری ناسیۆنالیزم وانیش گوتاری بڵێن کە پارتی نوێنەرایەتەکە زۆر جار دەبێتە گوتاری پەکەکە لەوەدا ئیتر پارادۆکسەکە دێتە ئاراوە. سوپاس کاک دیار عومەر. هاوکێشەی کورد و ئیسرائیلمان باس کرد کاک ڤارین یعنی وتمان مرۆڤ ئەتوانێت سوود لە بواری تەکتیکی دەرە سیاسەتی ڕۆژاندا سوود لەو هەڵمەتانەی ئیسرائیل وەربگرێ بەڵام ئەوە مانای ئەوە نیە هەتا دوایی ئیسرائیل لەگەڵتدا دەبێ یعنی ئیسرائیل دەیەوێت لە ڕێگای پێکهاتەکاندا لە بەرامبەر تورکیا و لە بەرامبەر عەرەب ئیتر کوردەکان و یانیش دروزەکان بەکاربێنێ ئەمە ڕاستە بەڵام ئەمە هەتا دوایی سەر ناکەوێت لە کۆتاییدا هەر دەبێ لەگەڵ دەوڵەت ڕێک بکەوێت سیاسەتی یعنی سیاست لە زانستی سیاسەتدا شتێکی وا هەیە ڕێککەوتن لەگەڵ دەوڵەت دەکرێت ڕێککەوتنی کۆتایی ئەتۆ توانی پێکهاتەکان گروپە جیاوازەکانی لە دەرەوەی دەوڵەت ئیتر بەکاربێنی بەڵام لە کۆتاییدا هەر دەبێت لەگەڵ دەوڵەت ڕێک بکەوی کە لەگەڵ دەوڵەت ڕێککەتی ئەو گروپە جیاوازە کارت بۆ گروپە جیاوازانە نامینێ ئەمەشیان ئینسان بزانێ باشتر دەبێت هاوڕیان کات نەما نەخێر ئیسرائیل نەڕاستگوێ و نە درۆگۆیە کاک ئەحمەد کینگ کاک ئەحمەد کینگ ئیسرائیل سیاسەت دەکا وەکو وتم ئیتر هەم کورد و هەم نەتەوەکانی تر بەکار دێنێ و لە بۆ مەبەستێک بەکاریان دێنێ
کاتێک ئیتر بتوانێت داخوازیەکانی خۆی مەرجەکانی خۆی بسەپێنێ بەسەر سووریادا سیاسەتەکە بەو شێوەیە بەرد بەڕێوەدەوە. کاکە محەممەد پرسیاری کردووە دوای تەواوبوونی دەسەڵاتی ترامپ ئەگەر دیموکراتەکان بینە سەر دەسەڵات گۆڕانکاری نوێ دەبێت یان لە ناوچەکانی ئێمە ینی لە سیاستی دەرەوەدا گۆڕانکاریەکی وها نابێت لە سەردەمی بایدندا چ گۆڕانکاریەکە بوویان ئەوە بایدن لەسەر دەسەڵات بوو چ گۆڕانکاریەکە بوو هیچ گۆڕانکاریەکمان بینی نەخێر گۆڕانکاریەکی وامان نەبێ یان لە سیاستی دەرەوەدا گۆڕانکاریەکی وها نابێ ئەمەی دەکرێت وەکووتم لە گوتاردا جیاوازی هەیە من نمونەم هێنایەوە یعنی بایدن باسی دیموکراسی و مافی مرۆڤ و ئەم جۆرە شتانەی دەکرد شەڕی دیموکراسی و ئەوتۆکراسی کاتێ لەگەڵ رووسیا لە ڕێگای ئۆکرانیا دەستی بە شەڕ کرد بەڵام تەماشا دەکەی وڵاتێکی وەکو فلیپین هاوپەیمانی ئەمریکای دیکتاتۆرە وڵاتێکی وەکو تورکیا هاوپەیمانی ئەمریکای دیکتاتۆرە هەرچەندە لە سەردەمی بایدندا هەندێک ناکۆچیش هەبێت لە نێوان تورکیا و بەڵام هەر متفقی ئەمریکا بوو هەر ئەو کارەی دەکرد لە کۆتاییدا دەکەوتە خزمەتی ئەمریکا وانە ئیتر لە بۆ هەندێ لە گوتارەکەیاندا لە ڕۆتیناتەکەیاندا لەوانەیە هەندێک جیاوازی هەبن بەڵام لە ناوەڕۆکدا پێم وایە ئیتر سیاسەتی ئەمریکا بەگشتی گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە. کاک شیاو هیمات شیاو هیمات ببوورە ناوەکەتم بە بەلاش بە جوانی پێ نەخوێندراوە باسی ئەوە دەکا بۆچی تێکەڵاوبوونی هێزەکانی سووریای دیموکراتیک و سووریا ناچێتە بواری جێبەجێکردنەوە لەبەر ئەوەی ناکرێ بکرێتە بچێتە بواری جێبەجێکردنەوە دوشتی لەکتر جیاوازن دوو کیمیایی لە یەکتری جیاوازن چۆن هەندێک مادەی کیمیایی هەنە ئەگەر تێکەڵ یەکتریان بکەیت ئیتر دووکەڵ و ئاگر دروست دەبێت تەقەمەنی دروست دەبێت ئەمەش وایە دوو سوپای جیاوازن ئەمانە ناکرێت تێکەڵی یەکتر بکرێن هاوڕێ لەمەدا وەکووتم لە پیلانەکەدا چی هەیە لە واقعدا چی هەیە لەوێدا پارادۆکسیە ناکۆچێکیە یعنی تۆ چۆن ئەتوانی سوپای هێزەکانی سووریای دیموکراتیک و سوپای هەیەت و تەحریری شام تێکەڵ بکەیت لەمەدا کێشەیەکی زۆر گەورە هەیە جگە لەوەی کە وەکووتم تورکیا چۆن ئەمەی دەوێت سووریا چۆن ئەمەی دەوێت هێزەکانی سووریای دیموکراتیک ئەمەی چۆن دەوێت لەوەشدا جیاوازی هەیە یعنی شڕۆڤەکان جیاوازن بۆ چوونەکان لەمەڕ ئەنتیگراسیۆن جیاوازن. کاک دیار عومەر وابزانم پرسیاری دوێمی کردووە عەرەبی سونی ئەڵێن دیموکراتی ینی مافی زۆرینە ینی بە کوردەکان دەڵێن وەرن بە هەڵبژاردن ئێمە زۆرینە هەرچی بەڵێ تێگەشتنی جیاواز هەن بەڵام لە سووریادا ئیتر ناتوانین بڵێن عەرەبی سووریا زۆر جیاوازن عەرەبی سووریا لەناو سونیەکانیشدا وەکو تێگەشتنێکەیە هەر هەمووی ئیخوانی بوو ئیسلامی بوو ئەمە بێ نییە یعنی ڕاستە عەرەبی سووریا سونیەکە کەیف خۆشن بەوەی کە ئەحمەد شەرع سووریای لەناو کەوانەدا ڕووخاندووە بەشار ئەسەد ڕۆیشتووە چاوەڕوان دەکەن لە ئایندەدا ئیتر داهاتوویەکی گەشببینیان هەبێ ئەمە جیاوازە بەڵام بۆ چوونەکانیان جیاوازن سنی عەرەبی سووریا بەشێکی زۆری سیکولارە یعنی تێڕوانینیان بۆ دیموکراسی جیاوازترە بەڵام بمانەوێ نەمانەوێ کاریگەری بەعسیزم و ناسیۆنالیزمی عەرەبیشیان لەسەر هەیە ئیتر بەڵام لە کاتێکدا لە سووریادا هەموو پێک هاتەکان دەنجی خۆیان دەردەبڕن ئەو بۆ چوونەی دیموکراسی زۆرینە ڕەنگ بێ ئیتر بەکەڵک نێ. نەخێر کاک ئەحمەد ئیسرائیل دەوڵەت بۆ کورد دروستەکە شتیوان لە ئارادانیە ئەمە بەتەنیا خەونی شاعیرانەیە بەڵێ هاوڕێیان وابزان پرسیارێک نەما ئیتر پرسیارێک نەما ئەمانەی هەن
کۆمنتن منیش نامەوێ لەمە زیاتر درێژی بکەم کاتتان لەبەر بگرم زۆر سوپاس کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هەوڵ بدەن ڤیددیۆکانمان لایک بکەن ئەوانەی کە نەیانتوانی پرسیارەکانیان بنووسن و ویانش من نامتوانی جوابیان بدەمەوە هەوڵ بدەن دوای سەعاتێکی کە پرسیارەکانتان سەر لە نوێ بنووسنەوە من بە شێوەی نووسراو وەڵامتان دەدەمەوە تکایە هاوڕێیان ئەوانەی سوبسکرایب نەبوونە سوبسکرایب بکەن و هەوڵ بدەن هەر کەسێک لە ئاستی خۆی ئەم ڤیددیویانە بۆ چەند دۆست و هاوڕێکی خۆی بنێری و داوایان لێ بکەن کە ئیشتیراک بکەن ئیشتراککردن سوبسکرایب واتای پارە نییە بە تەنیا ئیشتراک دەکەی کە ئەتۆ دەبیە ئەندام لەو کەناڵە ئەو کەناڵە هەر جۆرە چالاکێشی کرد کەناڵەکە ویانیش گوگل ئاکاونت ئاگدارت دەکاتەوە بە تەنیا ئەوەیە تکایە لەو بارەوە ببنە یارمەتی دەر زۆر سوپاسدارەکان شەو و شەوگەرتان شاد بەیانی هەوڵ ئەدەم بێمەوە خزمەتتان دووبارە کاتێک خۆش